دیارە خۆڵبارین کۆمەڵە هۆکارێک هاوکارن پێکەوە دەبنەوەی ئەو دروستبوونی ئەو کەشی خۆڵبارینە. دیارە یەک لە هۆکارەکان ئەوەیە کە ئەگە عێراق بە نمونە وەربگرین خۆی وڵاتی عێراق و هەڵکەوتە جوگرافیەکەی کەوتێتە لێواری ناوچە وشکونیم چەوشکەکان. دیارە ناوچە وشکونیم چەوشکەکانیش بارانیان کەمە و دەرامەتی ئاویان زۆر کەمە و خاکەکەیان بۆتە خاکەی هەڵوەشاوە کە ئەو خاکە هەڵوەشاوەیە کە لە گردیلەی زۆر بچوک و سوک پێک دێت لە خۆڵ کاتێککە ڕەشەبایەکی بەهێز هەڵدەکاتن دەتوانێت ئەو گردوول و تەپ و تۆزانە بەرز بکاتەوە بۆ دووری هزاران کیلومتر بۆ ئاسمان و پاڵی پێوە دەنێ لە ئەنجامی جیاوازی پستان ڕوو دەکاتە ناوچەکانی مەوکە عێراق کە پێشتریش ئاماژەمان پێکردی یەک لەو ناوچانەیە کە زۆر مەترسیدارە لە بۆ ڕوودانی مەترسیە ژینگەیەکان حوت هێندی ناوچەکانی کە مەترسی ڕوودانی گرفتە ژینگەیەکانی تێدا هەیە. هاوکات کەواتە دەتوانین بڵێن هەم ڕەشەبا هەم فشەڵی خاکەکەی بەهۆی وشتیەوە هۆکارە لە بۆ دروستبوونی هۆکاری سەرچین لە بۆ دروستبوونی ئەو کەشە تۆزاویە کە ئەو ڕۆدا دەیبینین کە پێدەگوترێت خۆڵباری. بە دڵنیاییەوە کۆمەڵ هۆکارێکی زۆر هەنە ئەوکو باست کرد دروستکردنی ئەو بەست و بەنداوانە ئەو پرۆژە گەورە ئاویانی کە لە وڵاتانی دراوسە هەیە بە دڵنیاییەوە ئاوی سەرزەوی لە عێراق کەم کردیتەوە خۆش لە خۆیدا ئەمەش دەبێتە هۆی کەمبوونەوەی کەمبوونەوەی شێش کەمبوونەوەی سەوزاییدا بەدوای خۆیدا دەهێنێتن. زۆر گرنگە ئەمە هەتا زووە بە جددی بیر لەو بابەتە بکەینەوە بابەتی خۆڵبارین و بابەتی ژینگە بابەتێکە ئیتر گەیشتینێتە هێڵە سوورەکە لە بۆ ئەو بابەتە هەرچی زووە پێویستە دەستە جەمعیەک دروست بکرێ دەستەیەکی نیشتمانی لە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردەیە دروست بکرێ هەوڵ بدرێ بە شێوەیەکی دیراسەکرا و تا پێمان بکرێتن پانتای سەوزایەکان زیاد بکەین چکە لێکۆڵینەکان پێمان دەڵێن دەدۆنم سەوزای دەتوانێت 100 تێراگرام لە خۆڵ پاک بکاتەوە کەمە ژمارەیەکی زۆر بەرچاو دەتوانێت لە ڕێگەی ئەوە چارەسەر پێ بکرێت. جگە لەوەش وەکو باسمان کرد هەندێک زۆری دارمان هەیە و لە دارستانەکان دەتوانرێت ئەو جۆرە دارانە بەرگەی وشتی بگرن بەرگەی خۆڵ بگرن بتوانن ئەو کێشەیە چارەسەر بکەن. دیارە دیاردەی خۆڵبارین دیاردەیەکە سەدان ساڵ لە ناوچەکە هەیە بەڵام دووبارە بوونەوەی ڕۆژەکانی خۆڵبارین لە ئێستادا زۆر زیادی کردیە. راپۆرتێکی وەزارەتی تەندروستی عێراقی عفو وەزارەتی ژینگەی عێراقی ئاماژە بۆ دەکا کە ژمارەی ڕۆژە خۆڵبارینەکان بەرز بوویتەوە لەوە 270 ڕۆژ ئەگەری هەیە لە 5 ساڵی داهاتوودا بەرز ببێتەوە لەوە 300 ڕۆژ یعنی پێمان دەڵێت لە کۆی 365 ڕۆژ لە عێراق لە داهاتوودا 300 ڕۆژی خۆڵبارین دەبیتن کە ئەمەش زیان و لێکەوتی یەکجار زۆری هەیە هەم لەوە تەندروستی مرۆڤ چەندەها کاریگەری سلبی بەجێدێڵی سەر دەستەی مرۆڤ لەوانە کۆ ئەندامی هەناسەدان سروبوونەوەی پێست سروبوونەوەی چاو جگە لەوەش کاریگەری بەجێدێڵێ لەسەر بواری کشت و کاڵ ئەو دەنکە خۆڵانە لەسەر قەد و گەڵا و ڕووەکان دەنیشتن و دەبێتەوە هۆی داخستنی کونیلەکانی ڕووەک کە ئەمەش کردداری هەناسەدان و کردداری ڕۆشنە پێکاتن و دروستکردنی خۆراک کێشە لە بۆ خۆراک دروست دەکات لە بۆ ئاژەڵەکانیش بە هەمان شێوە یعنی گەستەیر بکەین لایانی سلبی گەلێک زۆری هەیە خۆڵبارین هەرچەندە هەندێک لە لێکۆڵینەوەکان بە شێوەیەکی سادە باز دەکات کە ئەو خۆڵبارینە سوودیشی هەیە بەڵام سوودەکەی بەراورد بە زیانەکان زۆر کەمترە. ئەگەر بین سیر بکەین سوودەکانی دەتوانین بڵێن لەوە دەستنیشان بکەین لە هەندێک ناوچە بە تایبەتی لەو شوێنانی کە چێلگەی بەخێوکردنی ماسینە ئەو خۆڵان لەسەر پانتای ئاوکان دەنیشتن دەبنە خۆراکێک لە بۆ ماسیەکان لەو ناحیەوە سوودی هەبیتن. جگە لەوەش هەندێک جار لە هەندێک ناوچەدا دەبێتە هۆی ئەوەی کە باران بباری خۆڵبارین پلەکانی گەرمان نزم دەکاتەوە. جگە لەوەش ئەو خۆڵبارینە لەوانەیە لە هەندێک ناوچەدا بنیشن خاکەکە تازە بکاتەوە سوودی کەمی خۆڵبارین بەڵام بە بەراورد بەگەڵ زیانەکانی زۆر زیاترن لێ باسمان کرد ئیتر ئەمە گەیشتنە فترە کاتمان نەما لە بەردەستمان حتا زۆر دەبێت ئەمە دەستە جەمعیەک دروست بکەین لەسەر ئاستی وەزارەتەکان دەستەیەکی گرنگ دروست بکرێت لەوەی بتوانین کاریگەری ئەو شەپۆتی خۆربارینانە لەسەر هەرێمی کوردستان کەم بکەینەوە. هەوڵ هەیە بەڵام هەوڵەکان هەوڵی زۆر سادەنا هەوڵەکان زۆر لەسەر ئاستی بچووکن وەکو باسم کرد ئێستا پێویستی بەوە هەیە کە ئەوە لەسەر ئاستی عێراق ئیش بکرێتن. دیارە نەبوونی هەماهەنگی بوونی کێشە لە نێوان حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێم ئەمەش بە هەمان شێوە لەوانەیە وەکو پێویست ئەو کارانی پەخست بیتن. لێ گرینگە دەتوانێت ڕێگە چارەتر هەیە بۆ نمونە خاک جێگیر بکرێت ینی بۆ نمونە هەرچی زوو حکوومەتی عێراقی دەتوانین لە ئێستادا ئەو ئیشە بکاتن پاشماوەی پیشسازی پترۆل کیمیاویەکان لە نەوتی ڕۆژئەوانە بەسەر ئەو ناوچاندا بکاتن کە ناوچەی هەڵوەشاوەنە لە بیابانی باشووری ڕۆژئاوای عێراق دەتوانێت ئەوانە
وە بکاتن کە تەسپیدی کاوت جێگیری کاتن لۆی بتوانێت ئەوەی کەم بکاتەوە هەوڵەکان هەنا بەڵام هەوڵەکان زۆر سنووردارن لێ تا کوێسەیز بەرهەمەکی وایان نەبووە بە دڵنیاییەوە ئەمە لە ڕۆژهڵاتی ناوەڕاست چەندی تەجروبەی وامان هەیە وڵاتی ئیمارات وڵاتی میسر توانێتیان بیابانەکانیان بکەن ناوچەی کشت و کاڵی بە بردننی پرۆژەی ئاوی بە مڕەشە و پروشاندنی ئاوتوانیوەتیان خاچی ناوچەکان بکەنە خاوچی کشت و کاڵی بە دڵنیاییەوە دەتوانین سەتا هەفتای دەتوانێت کاریگەری خۆڵبارین کەم بکرێتەوە بە گۆڕینی بیابانەکان لە بۆ کشت و کاڵ ئەمەش کارێکی ئەستەم نییە ڕاستە قورسە بەڵام ئەستەم نییە کە گەیشتنی مەرحەلەی دەبی بکرێتن تازە بە دڵنیاییەوە سەوزکردنی ڕوبەرە بیابانەکان لەو ڕوبەری کشت و کاڵی دەتوانین بێت تاکو ئەندازێ سەتا هەفتە دەتوانێت ژماری ڕۆژە خۆڵبارینەکان کەم بکاتەوە دیارە هۆکارەکانی خۆڵبارین دەچێت دەگەڕێتەوە لۆ هۆکارە ژینگەیەکان جارێکی خۆشمان نزانی هۆکارە پیسبوونی ژینگە ئەوانە مرۆڤ بەرپرسە لە ڕابردوودا ڕاستە سروشت خۆی هۆکار بۆ پیسبوونی ژینگە بەڵام لە سەردەمی ئێستادا لە دوای شۆڕشی پیشسازیەوە مرۆڤ بەرپرسیار بە لە پیسبوونی ژینگە دیارە پیسبوونی ژینگەش کارگە پیشەسازیەکان و چالاکیەکانی مرۆڤ بە پلەی یەکەم هۆکار بووە ئەمە ژوای کردێکە ئەو دیاردەیە زیاتر بیتن لەوێ ئەگەر بە دڵنیاییەوەکو باسم کرد ئەگەر هەرچی زووە ڕێ لەم دیاردێ نەگیریە لە ساڵانی داهاتوودا کەم ڕۆژ دەبینین کە خۆڵبارین نەبیتن ینی ڕۆژە خۆڵبارینەکان زۆر زیاتر لە ڕۆژە ئاساییەکە بە دڵنیاییەوە وەچەندە وڵاتی عێراق لە ئێستادا بە ساڵێک و ساڵ ناتوانین دەستبەرداری کەرتی نەوت بێتن بگۆڕی لە وڵاتێکی کشت و کاڵی بەڵام بە کەمکردنەوەی پیشەسازی و زیادکردنی ڕوبەری کشت و کاڵی و دەتوانێت ڕێی لە بگرێت جگە لەوەش دەتوانێت بەشێک لە داهاتی نەوت لە بۆ پەرەپێدانی ژینگە و ئەو دیاردانە تەرخان بکاتن بتوانێت کاریگەریەکانی کەم بکاتەوە.